باش نحوالتان ئەوڕۆپێن باشتر بووە لە خزمەتتاندا دەبم لە خزمەتتانداین ئەکتیڤین ئینشەڵا هەموو لایەک زۆر جوان ڕۆی مۆزوعەکان هەڕەشە بە هەڕەشە کرا هیوادارم سەکەتەکەی بەدرێت لاق تاشکانە سەرمەش کرد ئۆ بتخۆمەرێڵا ئاشۆکە بەستاف و بالۆ من نام بەتەنی بەس لێدانی تێدانەوی پێم دیش بەس با لێدانی تێدانی خزمەتتاندام ئەی بابا تەلەفۆنی گەلە خۆشە گۆرە جێرە کە تەناوت دەوەلۆ ئێدە تخوا مەلا ئێدە تخوا کوڕی نازان چێ لە منتدا ئەو یەک بە سفر یەک بە سفر ئێستا دەست پێ کرد بە خۆتان زوو بوو بەلاشم پێت دەرێم دۆقەشەکەین ناکەم ئەو نەمکە لایشتر مەکاکە لەگرتو ناکەم وەرە دەگرم بە دوای دابایەت و کەتی دی بکەم داوەرە دەکەم گۆرانی براو قەتەمەوە سعید نییە مام سعید مام سعید سپاس چاوای چای ئەوەدرێت چای ینی کو ئەوە کوردی باکوورە باشی چاوە کەمی شێر ئەو لۆ بە بیزانێت شێر لۆ بە بیزانێت دێدرێ ئەوەی قەتان پێ مام هیزمە والله شەڕش دژمنات خۆ بابڕۆن سعید وڵای جێمان نابتۆ بە قورعان پارامەوە ئاوڕێ لێ نەدامەوە لە بۆ لەقاتیلی عادلی دەکەمەوە وڵا بزانم دزیکرا خارە لێیدا ئەوە جوبسی دەکەمەوە وڵا بزانم دزیکرا خارە لێیدا ئەوە جوبسی لە زیلکسیە جەما سڵاوتان لێبی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئەوەی فریزی بەدەوی من وە ناگە یا ڕەبی خوایە شکستی بە چای خۆم ببینم یا ڕەبی العالەمین هم دوعای لۆ چێ جابرێ من دەدەمێ يا ربي خويا دخواتو نداتو من ربي خويا قوربانت بم برامن يا ربي خوا ملاقات لو في زيدا شيرو ناتم من ربي بقصة قرطية ئەو ماڵتێر مالێوە بۆ دوعای زانیتیا کوڕەکەکم خۆشتەی قربان بەخوای بە هەمووی دنیات نادەم بکورە نەڕۆیە هادی هاتووە وەرە وسرم قشي انت تديته بقربان ده هاتنی برای بە قورئان لا بارەم دەکەرێ بار دەکرا بار دەدەرێم بۆشم دەدرێت سڵی ئەوایە سەنە